تکتەکەی بکڕین 1000 دیناریتە دیتمانەوە 1000 دینارشمان دیتمانەوە ئەدلۆ داتانە من لێرە تکتی بکڕین کەسی لێ نییە تکتمان دەوێ هیچ نییە کاکە تکتمان دەوێ لە بۆ تەلەفریکی سەلامەت بی مەمنون وەڵە باشینە توکۆی سەلامەت بی یاخوا وەڵای بلیتمان دەوێت ڕابڕۆین دێڵە ڕاست با بڕۆین زۆر مەمنون سەلامەت بی یاخوا ئێستا نازانمە و ئیشەکو ببۆتی ڕاست بڕۆن بەبێ بلیت دەوزانیان کەناڵی تەلەڤیزیۆنین لەبەر هەندێک گوتیان پێویست بە بلیت ناکات دەستیان خۆش بی بەڕاستی زۆر گەورەیە زۆر ترسناکیشە بەڕاستی یعنی قەرەبارەهەوە سەبر خەرکیش دێتن تا گەیشتینە نزیک تەلەفریکەکە چەند خێرا دەڕوا سەلام عەلەیکم یا الله بابچی یا الله بسم الله خوایە بەناوت بە سەلامەتی بڕۆین بە سەلامەتی بینەوە ئیشاءالله بەڕاستی ترسناکە زۆر برندە بەس مەجبورین بچین لە بەرەشتی جوان بە ئێوە نیشان بدەین و لەگەڵم بزانین لەسەر چیای کۆڕەک چه هەیە هەربەجددی هێشتا نیوەی نەڕۆیشتینە نیوەی چی تارەگە چیش نەڕۆیشتینە زۆر برندە زۆر ترسناکە بەڕاستی سامی هەیە سام ماشەڵڵا کوردستانە جوانە و شاخ و داخە جوانە ئەو تەلەفریکە ئیمەش ئەوها خێرا دەڕواتن ئێستا وەی خۆ ئێستا لێرە بەربینەوە دەبینە 1000 پارچە ماشەڵڵا یاریگاشی لێە بەس تەماشاکەن بەس لە خواری لەسەرێنە بەڕاستی یەحنی چی پێ دەرن غیرەتی پێ دەرن غیرەتم پێیان کردی دەترسێم وەڵڵا لێ تەماشای خوارێ بکەمەوە دەرن تەماشای خوارێ بکە تا بترسێت بکەم وەڵای زۆر ترسناکە ئەو تەلەفریکە لەسەر ئەو وایرە باریکەی دەڕوا خوای بە سەلامەت بگەینە شانسی مەشتەچی لێنێ لە کۆتاییدا ئەوە خەریکین دەگەین نزیک بووینەوە لە دوو ڕاست زۆر جوان دیارە بەڕاستی بەزوازام کەمێکیش چۆلە کێشە نیە زۆر خۆشە کەش هەوایەکە یەکسەر هەست بە فێن کاتی دەکەی کە گەیشتینە ئێرە اینجا بسمیلا بە ناوی خوا لۆها خێرا دەبی تەواو یاڵە با بڕۆین دەرکەشیان لەو کردینەوە خاتریشمان لێ بەربووە بەوێدا بڕۆین یاڵە با بچینە دەرێ بزانین لە کۆڕەک چه هەیە یەکسەر کەش و هەوایەکە گۆڕە یەکسەر زۆر فێنکە زۆر خۆشە